عزیزان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانن. ئێوارەتان باش و ئەم کاتتان باش. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازم. هیوا خوازین کە هەمووتان بە دوور بن لە نەخۆشی و ئەمڕۆتان زۆر باش بوو بێت. خۆشەویستانم ئێمە لەگەڵتانین بە یارمەتی هاوکارانم ئەمڕۆژ پرۆگرامێکی نوێمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین کە پرۆگرامێک بێت پڕاپڕ بەدڵی ئێوە بێت و هەتا کۆتایش لەگەڵمانە بمێننەوە. بەو شێکیش بێت هاوکاری تویان کردو و لەگەڵ تابوونە و دەستی تۆیان گرتو و سەرکەوتوو بێت. سپاسە. وڵە خۆشەویستان بەر لە ئەوەی کۆتایی بە پرۆگرامەکە بێنم پێم خۆشە سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانم کەم کە زێدێت مۆدەیە لە گەڕێکی ئاشتی خوار شێرینی تابان و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا لەگەڵمانە بەردەوام بوون. سپاس بۆ ئێوە هەتاکوی ئێوارەیەکی دیکە کە ئێمە میوانی ماڵەکانی ئێوە بەخواتان ئەسپێرم. ئاسوودە بن.